سڵاتە نەبێ بینەرانی شارپرێس ئەمڕۆ بۆ ڕۆژی دووەم لە شاری سلێمانی و بەشێک لە ناوچەکانی هەرێمی کوردستان خوێندکارانی زانکۆ و پەیمانگاکان خۆپیشاندانیان ئەنجامدا بە مەبەستی داواکاری خوێندکاران بۆ گەڕانەوەی دەرماڵی خوێندکاران کە ماوەی چەندین ساڵە بە نایاسایی لێیان بردراوە. لە خۆپیشاندانەکەی سلێمانیدا خوێندکارانی زانکۆ و پەیمانگاکان کە شەقامی سەرەکی سلێمانی تاسلۆجەیان گرتبوو گرژی دروست بوو لەلایەن هێزە ئەمنیەکانەوە گازی فرمێسکڕێژ و چەکیان بەرامبەر بەکارهێنرا کە بە هۆکاری ئەوەی کە گازی فرمێسکڕێژ بەرامبەر خوێندکاران بەکارهێنراوە ژمارەیەک خوێندکار بریندار بوون کە تا ئێستاش هەندێکیان لە نەخۆشخانە ماونەتەوە. وەزارەتەکان وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی دەڵێت نووسراومان ئاراستەی ئەنجومەنی وەزیران لەوێشەوە ئاراستەی وەزارەتی دارایی و ئابووری کردووە بۆ ئەوەی کە دەرماڵی خوێندکاران کە بە نایاسایی لیان بڕاوە بۆیان بگەڕێنرێتەوە. وەزارەتی دارایی و ئابووریش کەمێک پێش ئێستا وەڵامی وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی دایەوە و دەڵێت هیچ نووسراوێکمان لەو بارەیەوە بەدەست نەگەیشتووە. لە ئێستاشدا خۆپیشاندان دەستی پێکردوێتەوە و خوێندکارانی زانکۆی سلێمانی ڕژاونەتە سەر شەقامەکان و ڕێگای سەرەکی سلێمانی تاسلۆجەیان داخستووە. گفتوگویم بابەتە دەکەین لەگەڵ بەڕێزان دکتۆر حەکیم عەبدولکەریم چاودێری سیاسی هەروەها شەماڵ لوقمان خوێندکاری زانکۆ وەک بەشداربوویەک لە خۆپیشاندانەکەی ئەمڕۆدا. سڵاوتان لێبێ سەرەتا دەچمە لای دکتۆر حەکیم. دکتۆر سڵاوت دەبێ ئەم کاتە باش سلێمانی بە شاری ئازاد بە ئازادی ڕادەربڕین بە سەکۆی ئازاد بەم دروشمانە ئەناسرێتەوە، بەڵام ئەم خۆپیشاندانی ئەمڕۆ بینیمان کرایە سەر خوێندکارانی زانکۆ و پەیمانگاکان لەکوێی ئەم دروشمانەیە جێگەی دەکەن. سڵاو بۆ ئێوە بەداخەوە ئەوەی کە ئەمڕۆ بەرامبەر بە خوێندکاران کرا تازە نییە، ینی ناکرێت بڵێ نەمە شتێکی تازەیە و حاڵەتێکی تێپەڕە، بەڵکو ئەوەی کە ئێمە بینیمانە لە سلێمانیا هەر لە دوای ڕاپەڕینەوە چەندین کردەوەی لەم شێوە بە شێوازێکی نادیموکراتیانە بەرامبەر بە ئەو خەڵکانە ئایا هەر شەریحەیەکی کۆمەڵایەتی بێ، مامۆستا بێ، فەرمانبەر بێ، سایق تەکسی بێ، هەر کەسێ هات بێتە سەر جادە و داوای مافەکانی خۆیان کردبێت تا ئەو ئاستەی کە زانی بێتیان کە ئیتر مەترسی هەیە و تەشەنە ئەستەنێ بە شێوازێکی ئەکێ بڵێن درندانە مامەڵەیان لەگەڵا کردوون و ئەوەی ئەمڕۆژ بەدا ئەوەمان پێڵێ کە وەڵامێکە بۆ ئەو دروشمانەی کە باس لە ئاسایش و ئارامی شار دەکرێتەوە، باس لەوەکێ کە گۆڕانکاری لە شێوازی بەڕێوەبردنی ئەم دەسڵاتە لە سنووری سلێمانی یا با بڵێن زۆنی سەوزی پێڵێن چی پێڵێن، ئەمە هەموو ئەم دەراوێشتەی کۆمەڵێ فاکتەرن کە ئانینین واتە کاتینین، بەڵکو لە ئەنجامی دروستبوونی قەیران بە دوای قەیرانە بە تایبەتی تریش خراببوونی بار و دۆخ و ژیانی کۆمەڵانی خەڵکی کوردستان لە هەموو کایەکانە. بۆیە ئەمڕۆ کە قوتابیان یا خوێندکاران یەنە سەرجادە بێگومان ئەوانیش ڕایەڵەیەکی شەریحەیەکن کە پەیوەستن بەو بارودۆخە سیاسی ئابووری کۆمەڵایەتی کە کۆمەلگای کوردستانی تێکەوتووە. ئەڵبەتە هەموو ئەمانە پێمانەڵێ کە ئەم خۆپێشاندان و ناڕەزایەتیانەی قوتابیان دەرەنجامی شکستی شێوازی بەڕێوەبردن لە دوولایەنەوە لەلایەکە حکومەت بەگشتی بەڕێوەبردننی ژیان و گوزەرانی خانەوادە و خێزانی قوتابیان بێگومان ئەمە کاریگەری کردووە لەسەر ژیانی تایبەتی خوێندکاران کە داوایەکی زۆر زۆر سادەیەکەن کە ئەویش بریتە لە دەرماڵەی خوێندکاران کە ئەگەر کۆی کەیتەوە ڕۆژی چەند هەزار دینارێکەکە کە بێگومان ئەمە هیچ وا پێ ناڵێت جگەلەوەی کە هەمومان ئەزانین و دڵنیان لەوە کە دەسڵاتی سیاسی لە هەرێمی کوردستانە توانایەکی دارایی باشێ و ئیمکانەتی ئابووری هەیە، بەڵام چۆنێتی تەوزیفکردن و بەکارهێنانی ئەم داهاتە ئەوەمان پێڵێ کە نەک شەریحەیەکی خوێندکاران یا جوتیاران یا کرێکاران یا فەرمانبەران بێبەش بوون، بەڵکو تەواوی کۆی کۆمەلگای کوردی لە بەردەم هەڕەشەیەکی گەورەی ژیاندان. بۆیە ئەگەر دەسڵاتی سیاسی باس لە ئازادی و باس لە شاری با بڵێن ئێمە قسەمان لەسەر کۆی
هەرێمی کوردستانە بەڕاستی چووکە ئەگەر ئەمڕۆ لە سلێمانی و قوتابخانە و خوێندنگا بڵێن پەیمانگاکانی سنووری ئەم ئیدارە ڕاپەڕینیان کردووە خۆپێشاندانیان کردووە بە دڵنیاییوە لە هەناوی هەموو قوتابیەکە لە دهۆک لە هەولێر لە هەموو سۆران پێمان ئەڵێ کە هێزێکی شاراوەی تووڕە قووەتێکە لە ئاستی تەقینەوە و لە ناوبردن و ڕاماڵینی دەسڵاتێکی گەندەڵکاران وەکەوەی کە لە 2006 کاتێککە خەڵک هاتە سەر شەقام یانونەوەیەک بەڕێوەیە چیدی گەندەڵی قوڵ ناگا فعلەن نەوەیەک بەڕێوەیە چیدی گەندەڵی قوڵ ناگا لە قۆناغێ لە قۆناغەکانی دوای 2006 و خۆپێشاندانەکانی ئەو قۆناغا توانرا گۆڕانکاریە بە شێوەیە لە شوێگەی لە ڕووی سیاسی وە دروست بێت بەڵام بەداخەوە ئەو گۆڕانکاریە ئیستیغلالی ناڕەزایەتەکانی خەڵکی کرد نەتوانرا بە ئامانجەکانی گۆڕانکاری کۆمەڵایەتی سیاسی فەرەنگی بێت و دەرەنجامێکی خراپی لێکەوتەوە بەڵام هەموو ئەم ئاماژانە پێمان دەڵێت کۆمەلگای بەشەری سروشتی کۆمەلگای بەشەری وەکو سروشت وایە ئەگەر سەیری سروشت بکەین کاتێک کە ئەبینین ئیتر کاتی ئەوەیە کە بورکانێک دروستە بێت لە شوێنێک بۆ لە ئیتالیا لەو شوێنانێک کە کاتێک کە بینین حەزەیە بمەلەرزەیەک دروستە بێت ئەم کە ینی تەقینۆیەک هەیە بەڕاستی بۆ ئەوەی کە میلەتەکەمان و بۆ ئەوەی کە ئایندەی ناوچەکە بە تایبەتی هەرێمی کوردستان و قوارەی سیاسی ئەم هەرێمە بە ئاراستەیەکی ئەخلاقی بڕات یەکشت لە بەردەمی دەسڵاتدارانی حکومڕانی هەرێمی کوردستانێکە ئەوەی وەک خۆیان ئەڵێن پارە و سەفتکراوەکانیان لە ژێرزەمینی پێڵێن سەرزەمینی بێڵێن بانکەکانی دەڕۆن بەڕاستی بیخەنە دەرەوە و کاتی ئەوەیە کە وەڵامی خەڵدەنەوە ئەگەر وەڵامی خەڵدنەوە ڕەگە کاری خراپتر بێت و ڕوبەڕووبوونیان بە گازی فرمێسڕێش و بەو تونند و تیژیە بەرامبەر بە کچان و کوڕانی خوێندکاران یاری بەڕاستی دکتۆر ئەگەڕێمە وڵات خوێندکارێکی بەشدار بوو لە خۆپیشاندانەکانی ئەمڕۆمان لەگەڵایە خوێندکاری زانکۆ بەڵێ کاک شەماڵمان لەگەڵە کاک شەماڵ سڵاوت لێبێ وەکو خوێندکارێکی بەشدار بوو لە خۆپیشاندانەکانی ئەمڕۆیە ئێوە داواکاریتان چی بوو لە حکوومەتی هەرێمی کوردستان؟ سڵاو لەوێش برای بەڕێزەم وەکو ئاشکرای ئەمە لە دروشمەکانی چەند ڕۆژەمان ئاماژەمان پێیا و ئەم دوو ڕۆژەش کە ئەم خۆپیشاندانەمان ڕێخستووە هەموو دروشمەکانمان بەرزەوە کرد و داواکاریەکانی ئێمە داواکاری ئاشکران و شتی زیاد و گەورەژنی کاتێکە بڵین لە ئاسی خۆمانە نەبێ و داواکاری سەرەکی خۆمانن هۆکاری سەرەکی و بۆ خۆپیشاندانەکانی ئێمە بۆ دوو لایەنی سەرەکی ئەگەڕێتەوە یەکەم شت باشترکردنی بەشە ناوخۆیەکان و حاڵی بەشە ناوخۆیەکان دووەم شت بۆ پێدانی دەرماڵە ئەگەر سەرەتا لە بەشە ناوخۆیەکانەوە دەست پێ بکەم وەک هەمومانەزانین کە زانکۆی سلێمانی ئەمە ئام بە ناوی زانکۆکانەوە قساوگەم بەڵام ئەمڕۆ ئەو گژەیە کە لە سلێمانی ڕوویدا زانکۆی سلێمانی کە بەناوە لە ڕیزبەندەکانی پێشەوەی زانکۆکانی کوردستانە و کە زۆرجا پلەی یەکەمی بەدەستێناوە لە کوردستان و عێراقدا بەڵام ئەگەر کاتێک سەیری بەشە ناوخۆیەکان بکەیت خزمەتگوزاریەکی زۆر خراپ زۆر ناهەمواری هەیە ئەو مانجاری وا هەیە کە من خۆم خوێندکاری بەشە ناوخۆیەکانم کە ئاوەکەی جاری وایە زۆر پیسە بە کەڵکی خوانەوە نایە بە کەڵکی خۆشۆری نایە من کە خۆم لە ناو حاڵەتەکانە و ئاگادارم چەنەها خوێندکاری بەڕێز چەنەها بەڕێز ئاگاداری کردوینێتەوە ئەڵێ بۆ مودەیەکی زۆر نەمتوانیەوە ئاەک بە خۆما بکەم خۆم بشۆم کە لەوانەیەم شتێکی شخصی بێ جوانیش نەبێت لەم کەناڵە جوانەی جەنابتانەوە باسیکەم بەڵام ئەم ئێوارەیە ماقوڵە کە ئەو خۆپیشاندانی کە ئێستا کە بەردەوام و دەستی پێگرۆ بەوەی نەبوونی ئاوە بووە لە داخلی بەشە ناوخۆیی کچەکاندا ئێوارە لە کاتژمێر 4 بەدواوە ئەو بڕاوە و کێشەی زۆر بۆ دروستکردوین و ئێمەش ئەم ئێوارە تا چەندێک ئاومان نەبووە ئەمە وەکو چەنەها کێشەی تر کاتێک لە وەرزی هاویندا ساردکەرەوە نییە یاخو ساردکەرەوەکان باش نی چەنەها کێشەی تر کە لە بەشە ناوخۆیەکان هەیە هۆکاری سەرێکیمان لە خۆپیشاندانەکان و گرتبوونەوەکانی ئەم چەند ڕۆژە بۆ پێدانی دەرماڵە بوو وەک هەمومان نەزانین کە ساڵانێکی زۆرە دەرماڵە لە خوێندکاران بڕاوەتەوە و کە ئەمە مافێکی سەرەتایی خوێندکاریش کە بتوانێت ئەم دەرماڵەیە وەربگرێ کە خوێندکاری وایەیە کە بەڕاستی باری ژیانی زۆر ناهەموارەکە ناتوانێت کە بژی خوێندکاری وامانەیە کە بە بۆنەی نەبوونیەوە وازی لە خوێندنێناوە بۆچی هیچ لایەنێک معقولەتێک نییە کوڕی بەرپرسێک کاتێک کوڕا باڵادەستەکان
ئەچن بەپارەی ئەم میلەتە ڕەش و ڕوت و داماوە ئەچن لە زانکۆ نێودەوڵەتەکان و زانکۆکانی دەرەوە ئەخوێنن و بە شادەیەک بەرز دێنەوە کە خۆیان هیچ زانستێک و علمێکیان پێ نییە، بەڵام بۆ خوێندکارێکی فەقیه بۆ خوێندکارێکی هەژار مانگانە 6 بۆ 100,000 بەڕەوان نەبیندرێ کە بە هەموو ساڵانە بکرێت لەوانەیە داهاتی 15 ملیۆن دینار بکرێت بۆ هەرمانگێک کە داهاتی ئەوەی لە خوێندن لە ڕێگاکانە دەستیانەکەی زۆر زیاتر لەو داهاتی کە بۆ خوێندکاران دابین بکرێت لە دەرماڵەیە. بۆیە وەکەممانە زاینداوە کاریستەرێکیشمان بۆ دەرماڵە بووە کە لە حکوومەت و لایەنە دەسەڵاتدارەکان ئاڕاستەکرابێ. بەڵێ کاک شماڵ ئەگەڕێمەوە لێ بەڕێزێت دکتۆر حەکیم ئەمە حاڵ و گوزەرانی خوێندکارانی زانکۆیە، ئەمە خوێندکارێکی زانکۆی سلێمانیە باز لە ژیانی خۆیانەکە باز لە دۆخی بەشەناوخۆیەکانەکات. ئایا خوێندکارێکی ئاوا چاوەڕێی چی لێ ئەکرێت کە ئەمە ژیانی بێت کە ئاوی لێ بگیرێتەوە کە کارەبای نەبێت؟ ئایا 50,000 60,000 بۆ حکوومەتی هەرێمی کوردستان ئەمەندە زۆرەکە نەتوانێت پێداویستی ئەو خوێندکارە دابین کات؟ بەداخەوە ئەوەی کە کاکشاڵاوتی دڵنیام بە زیاتریشەوە کە موکڕی هەیە لە ئاست قوتابیانە و دابین نەکردنی با یەک حقیقەت بڵێن، ینی کاتێک کە دەسڵاتی سیاسی ناچێتە ژێر ئەو داخوازیانە، ئەلبەتە دەسڵاتی سیاسی بە تایبەتی لەم منطقە دەسڵاتێکی ئستەمکارە، ئەگەر نا ینی خواستی ئەو قوتابیانە خواستێکی ڕەوایە. دەسڵات ئەترسێ لەوەی کە ئەمڕۆ بەجوابێ بۆ خوێندکاران تەمەەن ئاستی تەوەقعی خوێندکار بەرزە و وەکو خۆی وتی ئەمە سادەترین مافەک داوایەکەن بۆیە مافی خۆیانە. بەڵام هەر ئەوە نییە، ینی خوێندکار ئەو کەم و کوڕیانەی کە خوێندکارێت تەنها ئەوە نییە لە جێگەورەگە، بەڵکو لە تەواوی سەکتەرەکانی خوێندنە هەمومان ئەزای ڕۆژانە ئاگامان لێ چ لە هۆڵەکانی خوێندن، چ لە بوونی کتێبخانە، چ لە بوونی شوێنی تەڕبی. بەڕاستی زانکۆ وەکو ئەوەی کە بۆتە شوێنی کۆبوونەوەی معریفە و زانست بەداخەوە ئێستا قوتابی بەس پێای ئەوە کە بڕاتە پۆلەکەی بێتەوە و ئەگەر پێداویستەکانی دیاری بکە. بۆچی من بڕۆ لە زانکۆی سلێمانی بڕۆ بزە ئاستی خوێنەواری، ینی تەلەبەت تا چەند ئەو بارە قورسە ژیانیە ژیاری کە لەسەری دروست بووە بە تایبەتی لە ماڵەوە تەمان و دواتریش لەوێ. بۆیە لە کتێبخانەکان واتە کتێبخانەی گشتی زانکۆی سلێمانی چەندێک قوتابی سەردانێکە جگە لەوانەیە کە بەناوی بەحسەوە ڕۆن. بۆیە ینی ئاستی معریفە دابەزیەوە. ئاستی معریفەش لە کاتێکا کە دەسڵاتی سیاسی وای لە نەک لە هەر قوتابیان بەڵکو لە تەواوی کۆمەلگا کردووە تاک بە تاگەوە کە مەشغوڵیان کا بە برسێتی و بە نەبوونی بەنزین و بە کارەبا و بە ئەم شتانە بۆ ئەوی بیر لە بیرکردنەوەیەکی گەورەتر و استراتیجی در نەکەنەوە کە ئەوش بریتە لە گۆڕانکاری لە تەواوی سەکتەرەکانی ژیانان. بۆ نمونە فعلا ئەو زانکۆی کە ئێسام قوتابیە خوشک و برا نەمان لەوێن هەمویان ئاستی بشێویان ئەگەر هەژار نەبن مامناوەندن، واتە نبینی کوڕی بەرپرسیا کوڕی دەوڵەمەنێ لەو زانکوانە بێ. بۆیە ئەوە نەک ئەرکی تەنها قوتابیانە کە داخوازی لە مافەکان، بەڵکو ئەرکی هەموو مامۆستایانی زانکۆوە تەواوی کەسە ڕۆشنبیرەکانە کە بەڕاستی بێنە چووکە ئەوە وەکو پێشتر ئاماژەم بۆ کرد، ینی کاتێک کە سارتەر فەیلسوفێکە شۆڕشی 60 کە دروستە بێت شۆڕشی قوتابیانە خۆی بەیاننامەی قوتابیانەکان بڵاوکاتەوە، خۆی ئەڕوانە ناو قوتابیانە بەیاننامەی قوتابیانەکان لە شوێنەکانە بڵاوگەن. بۆیە ئەبێت ئەم جوڵە خۆڕسکەی خوێندکاران و قوتابیان پێمان بڵێ کە ئەم لەدبوونی کۆمەلگا بەم شێوازە ناگەین بە ئامانج، بەڵکو پێویستە لانی کەم لە ڕووی معنەویەوە پشگیریان بکەین و فشار لە دەسڵاتی سیاسی بکەین کە داخوازەکانیان بێنە چووکە ئەگەر خوێندکارێک ئێستا یعنی بۆ خۆی بداتە بەرغاز و بۆ گولەی مەتاتی و هێرشی ئەم هێزە هەرچی ناوەنی ناودین کەواتە ئەم ئینسانە بەڕاستی پێویستی بە حاجات هەیە، پێویستی بە پڕکردنەوەی پێداویستەکانی لە ڕووی مادیوە. ئەمە ئەگەر پێداویستی لە ڕووی مادیوە بۆ قوتابیەک هەبوو و ئەگەر توانای ئابووری کەم بوو بێگومان ئەمە کادانەوەی ڕاستەوخۆی دەبێت لەسەر تێفکرین و بەرەو پێشوونی ئاستی معریفی. بۆیە ئەگەر ئێمە بمانێ ئەم وڵاتە لەم قۆناغە تێپەڕێنین بێگومان پێویستمان بە یەک شوێن هەیە کە ستراتیجیتری شوێن و کاریگەرتی شوێن لە گۆڕانکاری لە ئاستی جیهان و ناوچەکانیش بریتێلەوەی کە زانکۆکامان شکۆی بۆ بگەڕێتەوە لە دوولاوە یەک خوێندکار بە شکۆمەندی بژی و ئەوە لە تەواوی دنیا ئێمە ناڵێن وەکو ئەوروپا بۆ قوتابی دابین کراوە لە شوێن و جێگە و ئاو و کارەبا و خزمەتگوزاری
بۆی دابین کە ئەمە یەک دوو ئەوەیە کە لە ئاستی معریفا خوێندن و ئاستی مامۆستا و بەسکردنیان چکە تەنها ئەوان ئەتوان گۆڕانکاری ڕێگی ڕیشەی دروستکەن و بتوانین کۆمەلگایەکی تەندروست دروستکەین. بەڵێ دەست خۆش دکتۆرە گەڕێمەوە لای کاک شەماڵ لە خۆپشاندانەکەی ئەم ڕۆیە لە شاری سلێمانی کە لە بەردەم کەمپینوی زانکۆی سلێمانی خۆپشاندانتان ئەنجامدا ئێوە چیتان کرد وەکو خوێندکارانی زانکۆ وەکو پەیمانگاکان کە هێزە ئەمنیەکان ئەم گازی فرمێسک ڕێژ و چەکانە بەرامبەر ئێوە بەکاربێنن؟ باسی برای بەڕێزم ئێمە وەکو لە ڕووماڵەکانیش کەناڵەکان ئاگادار بووین ئێمە هەر لە سەرەتاوە بەو دروشمەمان بەرز کردەوە کە ئێمەی خوێندکار کە هیچ تونوتیژیەک بەکار نایێنین تەنانەت هیچ قسەیەکی نەشاویشمان بەکارنێنا کاتێک کە چوینە بەردەم دەرگاکانەوە بەردەم دەرگای زانکۆکانەوە چەندین کەناڵات بە هیچ شێوەیە قسەی نەشیاومان بەکارنێنا هاتن هەندێک بەڕێز لەگەڵ ڕێزمەم قسەیە بەڵام هەندێک مامۆستای بەڕێز کە مامۆستای زانکۆکان بوو هاتەنێ قسەی نەشیاویشی پێوتین بەڵام ئێمە هەرسوود بین لەسەرەوەی کە هیچ قسەیەکی نەشیا و نامەر بەکارنێنین تاوەکو ئەمە لەگەڵ خودی خۆمان و کارەکانمانە یەک بگرێتەوە کە بزانن ئێمەی خوێندکار بۆ گوێ لە شێوێنی و بۆ سەرێشە و تێکدانی وڵات و تێکدانی شار نهاتوینەتە سەرجادە بەڵکو تەنها مافێکی خۆمانە بەڵام بەداخەوە هێزە ئەمنیەکان کاتێک هاتن بەلامانە زۆر بە شێوازێکی ناشرین بە شێوازێکی ناهەموار ڕوبەڕووی خوێندکاران بوونەوە کە بەڕاستی بە چای خۆم بینیم کە خوێندکاری وابوو موبایلەکەی کرابوو بە دوو کەرتەوە یعنی آخر برای بەڕێزم ئەگەر منیش خۆم نەبم تۆ کە سوکاری تۆین هەمووی خوشک و مناڵ و کەسوکار و هاوڕێی تۆیە کاتێک لەو زانکۆیە ئەخوێندێ لە جیاتی بێ هاوکارمان بی لە جیاتی بێ یارمەتیەکمان بێ بەڵام بخازی فرمێسک ڕژێن و تەقاکەی بەناوە گەنجانەیە بەڕاستی بەڕێزی وامان هەبوو یعنی نازانم بە چ زمانێک باسی کەم دەستی لە ئافرەت بەرز کردوەوە کارەبای لە ئافرەتەکە دا من بە چای خۆم بینی و مەغازی بەرامبەر بە ئافرەتەکان بەکارێناوە ئێمە کە بە جۆرێک ئەگەر ئێمە توندوتیژیمان بەکارێناوە یاخود ئێمە دەست پێش خەربینەوە مافی خۆیان ئەگەر ئەو زمانەش بەکاربێنن بەڵام ئێمە نەقسەیەکی نەشیا و نەتونوتیژیمان بەکار نێناوە کەچی لای خۆی بێ هاوکاریمان بێ زمانێکی زۆر ناخۆش تونوتیش ئازاد دراوین لێمان دراوە کە بەڕاستیم کارەبایان بۆ بەکارهێناوین ئەمە لە پایچی یعنی کارەبا بۆچی بەکارهێنی لەبەرەوەی داوای مافی خۆمەکەم لەبەرەوەی داوای مافی تۆ هاوڕێ و مناڵ و کە سوکاری تۆ ئەەکەم کە بەڕاستی شتێکی زۆر ناشرین و ناهەموار بوو کە بەرامبەر کرا بە تایبەت بەرامبەر بە خوێندکارە کچەکانمان کە خوێندکاری وامانە بۆ ئێستاش لە نەخۆشخانەیە ئێستا هەواڵیان پێداوم کاڵە دە تاقەڵ سەری دووراوەتەوە آخر ئەمە لە پێناوی چییە لە پێناوی داوای مافەکەی خۆی کرد هەروە بەڕاستی تونوتیژەکانیان زۆرشتی ناشرین بوو کە زۆرشتی ناهەموار بوو کاتێک کە هەموو ڕێزیانەوە بوو گولەی غازیان فشکی غازەکانیان و فرمێسک ڕێژیانەکانیان سەرباریەوەی لە بانجادەگەوازێنە هەڵیانەدای ناو زانکۆکەوە تاوەکو زیانێکی زیاتر لە خوێندکاران بدرێت. بەڵێ کاک شەماڵ دەستی خۆش بێ ئەگەرەمەوە لە دکتۆر حەکیم حکوومەتی هەرێمی کوردستان لە کاتی ڕۆشتنی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بە تایبەتر لە کاتی ڕۆشتنی گەنجانی هەرێمی کوردستان بۆ وڵاتانی ئەوروپا بە تایبەت لەم ماوەی پێشووەکە ڕویان لە بیلاڕوسیا کرد حکوومەتی هەرێمی کوردستان کۆچی گەنجانی هاوڵاتیان و گەنجانی دایە پاڵ گروپێک یان لایەنێکی سیاسی یان دەستێکیان لە پشتەوە بێ ئایا ئەم داواکاری ئەمڕۆی خوێندکارانی زانکۆ پەیمانگاکان ئەمە هۆکارەکەی کوێیە؟ بە دڵنیاییەوە ئەگەر دەسڵات بوێرێت ڕەنگە بیشیڵێت گومان دیانە هەر جوڵەیەکی هەر بزودنێکی کۆمەڵایەتی سیاسی کە دروستە بێ یەکسەر ئەتیهامێکن ئێمە ئەزمونمانێ لە 92 تا ئێستا حرەکەتێک دروست نەبووە کە ئەتیهامی نەکەن بۆچی چووکە هیچ پاسایەکیان پێ نییە بەڵام کاتێک کە ئەم خۆپێشاندان و ناڕەزایەتی و توندوتیژیە بەرامبەر بە خوێندکارانەکرێت تەواوی قسە و بەیاننامەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بە ئەوەی کە دەرکەوە تا ئێستا پوچەڵێک هاتەوە چونکەمە پێتەڵێت حساسترین شوێن هەستیاترین شوێن کە حرمەتی ینی لە هەموو دنیا زانکۆ ئەو شوێنەیە کە پێڵێن حرەمی زانکۆ ینی شوێنێکی پیرۆزە و وەک گوێمان لێبوو بەڕێز ئەو قوتابیە خۆشەویستە کاکشەڵاو ئەڵێ تەنانەت غازی فرمێسکەشەکان هەڵداواتە ناو حرەمی زانکۆ لەبەرەوە هیچ پاسایەک بۆ دەسڵات نامێنێتەوە کە بڵێ بە گەنجەکانمان من ناڵێم گەنج کۆچکاوە ڕەنگە ڕوانینم بۆ کۆچ جیاواز بێ لەوەی کە پێویستمان بۆیە کە وەکو چۆن ئێستا خوێندکارانێن بەردەوام من لە داخوازی و داخوازەکانمان گەنج ژیانی خۆی خۆشکار نەکراگە ئەوەی کە پێویستە ڕابکە و ئەوەی کە پێویستە لە وڵاتان نەمێنێ ئەوانن کەندەڵەکان فاسدەکان ئەوانەی کە
بەرامبەر بە لێدوانێکی وەزیری دەرەوەی تورکیا خولوسی ئاکار کە نەفی بوونی جغرافیامانەکە واتە نەفی بوونی ئەخلاقی بوونی نەتەوەییمانەکە یەک کەس لە دەسڵاتی سیاسی بەتابەتی ئەوانەی ئەو حیزبانەی کە لە حکومەتان بەرپرسیارن سەرۆکایەتی هەرێم حکومەتی هەرێم لەگەڵ پەرلەمان تا ئێستا لێدوانێکی ڕسمیان نەبووە کە بەوەی کە بەرامبەرە بەڵام چەند ئازان ئەڵێ لەگەڵ دوژمن شڕن چەشنی پەڕۆ لەگەڵ یەک درن چەشنی هەڵۆ ئەمانە بەداخەوە تەنها بۆ خۆمان ئازان لە ناوێکە سەرکوتی کۆمەلگای خۆمان بکەن بۆیە هەموو ئەو ئیدعا و پاساوانەی کە یانێناوە بۆی کە ئێمە وڵاتێکی دیموکراتمانەیە ئازادی فراهەمە تەواوی خەڵک لە خۆشگوزەرانیان پێمان دەڵێن نەخێر ئەوە قوتابیان خوێندکاران وەڵامی هەموو ئەو دەستەواژە و لێدوانانە ئێوان داوە کە ئازادی لە وڵاتانیە و بە هیچ شێوەیەک ژیان سەقامگیر نییە و ئایندە ڕوون نییە بۆیە ئەگەر هەموو قوتابەکان سبینێ بڕۆن ئەوە نابێت لێی لە قوتابی بکەین بەڵکو ئەبێت ڕەخنە و ئیدانەی دەسڵاتی هەرێمی کوردستان بکەین. بەڵێ دەستخۆش دکتۆرە گەرمۆلە کاکشەماڵ لە زۆربەی ڕووداوەکانە لە کۆچی هاوڵاتیان و گەنجانی هەرێمی کوردستانە باز لە دەستی دەرەکیەکرا باز لە بوونی هێزێکەکرا لە پشت ئەو هاوڵاتیانەی کە کۆچیان کردووە. ئایا ئێوە ئێستا وەکو خوێندکارانی زەنکۆ و پەیمانگاکان کە داوای مافێکی سادەی خۆتانەکان لە حکومەتی هەرێم ئێوە چ دەستێکتان نەپشتە ئێوە چێتان نەپشتەوەیە کە خۆپشاندانتان ئەنجامدا؟ سەردا من جەنابی دکتۆر حەکیم جوابێکی زۆر جوانیایە بۆ پرسیاری جەنابتان باسی برا ئەگەر بێت و سەرەتا باسی خۆپشاندانەکە نەگەم بەڵکو باسی کۆچی گەنجان بکەم ئەمە هەمووان ئەزانیت کە ئەمە قسەیەکی بێمانایە و قسەیەکە تەنها لایەنە بەرپرسەکان خۆیان دروستیان کردو بۆی ئایبوعاری و ڕوژەشیەکانی خۆیان بشارنەوە وەگەممان ئەزانین هەر خۆت بە نمونە ئەمڕۆ وەرگریە شارێک تەنها خوێندکارێک بێ بەپێی ئوستو بەپێی جوانترین شێوە بە شێوازێکی مەدەنی داوای مافەڕەواکەی خۆی بکە بە فرمێسکی گاژژێن و بە گازی فرمێسک ڕژێن و بە داری کارەبایی و بە شەقتی هەڵدان جوابی بدرێتەوە. شار دوای خوێندنی 16 ساڵی بڵێ بێ بڕۆی لە شوێنە کرێکاری بکەیت کرێکاریش ئەکا پارەیەکی باشی دەست ناکەوە. ئەمە لەم حاڵەتە چ شارێت چه وڵاتێک چ نەتەوەیەک توانێتی لێرە بژی تاوەکو نەتەوەی کورد ئەم حاڵە پەیڕەوکە و گەنجێک دوای 16 ساڵ خوێندن مەجبوری کرێکاری و مەجبوری شاگردی بەردەستی کەسی نەخوێنەوار بێ بۆیە ئەمە هەمومان ئەزانێ قسەیەکی بێمانایە و تەنها بۆ شارنەوەی ئایبوعاری و شەرمەزارەکانی خۆیان ئەم قسەیان دروستکەوت دەنا هیچ هێزێکی دەرەکی نییە هەر بۆ بەڵگەش ئەگەر ڕاستەکەن با هەنێک هەلی کاری باش بڕەخسێن بۆ گەنجان بتوان ژیانیان بەباشی بەڕێوەبەرن و بە شێوازێکی باش بژێوی ژیانیان دابنگەن بزانێ هیچ گەنجێک ئامادە نیە وڵاتەکەی خۆی جێبێڵە وەک بوتەیەکمانەی ئەڵێن سیاسەکانی کورد وایان کە ڕۆڵەکانی کورد باوشی دایکیان بگۆڕنەوە بە شۆستەکانی غەریبی هیچ گەنجێک ئەگەر لە تاو نەبوونی و ناچاری نەبێ نایە باوشی گەرمی دایکی بە شۆستەیەکی غەریبی بگۆڕێتەوە لە ئاواری و لە کۆچبەری دوای چەند ساڵ ماندووی بۆ ئێمە قسەیەکی دروستکە و هیچ هێزێکی دەرەکی نیە بەڵکو ژیان ئەم حاڵیانێ و کەوابزان پێویست ناکە باسی حاڵی کوردستان بکەم هەمومان نەزانین حاڵی چۆنە سەبار بە خۆپشاندانەکانیش ئێمە تا ئێستا چەند جارێک پرسیارمان لێ کراوتیانە ئایا ئێوە کێ نوێنەرتانە کێ ڕێخەری ئەم کۆبوونەوانەیە ئێمە وەکو خوێندکاران تەنانەت چەند کۆمەڵەیەگەی لە ناو زانکۆکانە تەنانەت ئێمە هیچ کام لە کۆمەڵەکانیش هاوکاری نەکردوین و هیچ حزبێگا خودی لایەنێک ناتۆ بەدەم داواکارەکانەوە هیچ کەسێکیش داوای لێ نەکردوین و تەنانەت نوێنەرێکی دیاریکراویشمان نییە تەنها بۆ خۆمان هەر کەسە و بۆ خۆی داوای مافی ڕەوای خۆیەکە و لە زۆر شەوین پرسیارمان لێکراوتمان ئێمە هیچ کەس نوێنەر نییە هیچ کەسێکی پشتگیرمان نیە بەڵکو تەنها خوێندکاری هەژار و خوێندکاری داماوە کە ئەم خۆپشاندانەی ڕێخستووە ئەویش بۆ داوای مافی خۆیەتی و بۆ شتێکی هاکەزایی نییە و هەرمان هیچ کەسێک وای لێمان نەکردوین کام کاروگەین تەنها حەقەکەی خۆمان نەبێ کە پێمان گوناحە ئێمە خاوەنی ئەو حەقەبین ئێمە شایانی ئەو مافە بین بەڵام پێمان نەدرێ. بەڵێ دکتۆر ئەگەڕێمە لای بەڕێزت بەپێی هەموو پێوەرەکان بە وتەی بەشێک لە ئەندام پەرلەمان کە ئەندامانی لیژنەی داراییشیان تیادایە باز لەوە دەکرێت کە پارەی پێویست لەبەر دەستایە بۆ ئەوەی کە داوای خوێندکارانی زەنکۆ و پەیمانگاکان جێبەجێ بکرێت و ئەو پارەیان بۆ بگەڕێنرێتەوە کە بڕەپارەیەکی کەمە مانگانە دەیاندرێتێ بەڵام بۆچی حکوومەت ئەمە جێبەجێ ناکات؟ بەداخەوە ینی ئەوەی کە حکوومەتە ینی ئەتوانین لە هەرێمی کوردستان پیان بڵێن دەسڵاتدار ینی بەڕاستی
خەسڵەتەکانی حکومڕانیان تیان نییە بەڵام دەسڵاتدارن واتە ئەوەی کە بەدەستیانوەیە هەندێ دام و دەستگای داپلۆسێنەرە و تەواوی بودجەی هەرێمی کوردستان لە 2-3 سەکتەری ئاسایش و پێشمەرگە و دژە تیرۆر و دواتری بەشی سەرەکی تریشی بۆ بنەماڵە حیزبەکان گەڕێتەوە کەواتە لێرە پارە هەیە منیش لەگەڵ هاوڕای ئەو ئەندام پەرلەمانە بەڕێزانم بەڵام بۆ سەرف ناکرێت دوو هۆیە هۆیەکیانەوەیە کە ئەمانە تا ئێستا بەداخەوە سیستەمی جیهانی سیستەمێکی بەرژەوەند خواست بەداخەوە سیستەمێکە کە هەتا ئەم ساتەوەختەش لەگەڵ دەوڵەتە ستەمکارەکان ئامێنێتەوە و دەبینین مامەڵە لەگەڵ هەرێمی کوردستان ناکا بەڵام مامەڵە لەگەڵ کەیسە مەدەنیەکانان ناکاوە علاقەی بە جیۆپۆلیتیک و بەرژەوەندەکانیانەوەیە ئەمە یکواتە بۆیان ڕستاوە بەشی دووەمیەوەیە کە لە هەموو دنیا کاتێک کە کۆمەلگا تەواوی هێزەکانی خۆی ڕێک نەخاتەوە بۆ گەڕانەوەی ماف و ئیمتیازاتی دەسڵاتێک کە دیموکراتی نەبوو وەکو گەنە وایە هەتا بۆی بکرێتەوەی کە بە حیوانۆژی هەتا بۆی بکرێت ئەمژێت واتە ئەوان گرفتێکی ئەوان تەوریسی سیاسیانێ ئەوان دەسڵاتی سیاسیان کردۆ بە مڵک یعنی چۆن ئێستا من ئەم خانۆی خۆم تیامە بە مڵکی خۆمی دانێم تەسەڕفاتی بە ئەگەر کەسێک بێت هاوکارێکی بکەم بە پیاوەتی دانێم هەتا ئێستاش تەنانەت موچە خۆرە فەرمیەکان ئەو خەڵکەش کە ژیانەکەن پارەی دەسڵات حکومەتیان پێ بە پارەی ئەوانی دانێن ئەوان تەملیکی دەسڵاتی سیاسیان کردووە و بەڵگەشمان بۆ ئەم ڕوانینە خێڵەکیە نەئەخلاقیان ئەوەیە کاتێکە لە هەڵبژاردنەکانە دەبێت زۆر جار هەڕەشە لە ئاسایش یا پۆلیس یا فەرمانبەرەکەن کە ئەگەر دەنگیان پێنەدەن ئەوە موچەکەیان نەبڕن وە بینیشمانە لە چەند خۆناکەواتە ئەرکی قوتابیان و ئەرکی کۆمەلگای مەدەنی بە تایبەتی قوتابیان و خوێندکارانی زانکۆیەکە نەکتەنا بە داخوازەکانی خۆیان بەڵکو لێراوە سەرەتایی ئەوە بێت کە ئیتر ئەوان وەکو یەکێک لە بیرمەندەکانی قوتابخانەی فرانکفۆرت ئەڵە نەبم جۆرج لۆکاشە قسە لەسەرەوە دەگاڵێکەر لە قۆناغەکانی پێشودا لە ڕوانینی مارکسۆ چینێک کە ستەم لێکراو بێت چینێک کە باخەڵی هیچی تیان نەبێت بتوانێت شۆڕش و گۆڕانکاری بکە ئەوە چینی کرێکارە بەڵام لە ئێستا تەسەوور کە ئەو هێزە ژمارەی دەرچوانی زانکۆ و پەیمانگاکان پێمان نەڵێن هێزێکی گەورە بێپارە بێ ئیمکانیەت بێ ئایندە ئەم هێزە ئەبێت خۆیان بیر لە پێش هەر کەسێک بیر لە خۆیان بکەنەوە چونکە بیرکردنەوە لە خۆیان بیرکردنەوە لە میلەتەکەش و ئەرکیانەکە لە ئێستا بەدواوە ئەوانە بتوانن خۆیان کاریگەری فکری فەرەنگی پێشکەوتنی معریفیە بێت چ لە ناو زانکۆکان چ لە دەروی زانکۆکان بە هەر شێواز لە شوێگان کە بوونە هێزی گۆڕانکاری چونکە ئەم هێزە هێزێکە ژیانی لە مەترسی گەورایە گریمانیەوەکە 10,000 تر 5,000 تر توانی سنوورەکان ببەزێنێ و بڕوا بۆ ئەوروپا بەڵام یعنی ئەم هەمووە هێزە بێکارە ناکرێت وابێ پارە هەیە ئیمکانێت هەیە داهاتی ئەم وڵاتە بە هەموو پێوەرێک ئەتوانێت ئینسانەکان وەکو سوید لێ بکات چونکە ئێمە نەوتمانەیە و ئێمە سامانی سروشتیمانەیە و ئەتوانین بڵێن تەواوی لە کشتتوکاڵ لە هەموو شتەکان بەڵام ئەوەی کە نییە عقلێتی حکومڕانی ئەوەی بە عەرەبی پێڵێن ڕەشید و حکومڕانێکی مۆدێرن کە بتوانێت داخوازەکانی خەڵک بەجێبنێ بۆیە ڕەنگە ئێمە ئەوە بڵێن کە ئەم دەسڵاتە ئەگە بیر لە خۆی ناکاتەوە بە دڵنیاییوە میلەت بیر لە خۆی کاتەوە چونکە سروشتی کۆمەلگا وەک باسمان کرد لە هەر ڕۆژە تەقێتەوە چونکە دەسەڵاتی ستەمکاری درێژ ناکێشێەوە بینیمان لە ناوچەکەی خۆمانە چەندین حکومڕانی لە شای ئێران و سەدام حوسێن و قەزافی و تەنانەت بە ئێستای ئەسەدی شۆ لەگەڵ عەلی عەبدوڵڵا ساڵح و تەواوی شواتسکۆف و هەموو ئەم حکومڕانانە دەرەنجامی چی بوو ڕووخان و خۆیان و خاو خێزانیان بەر نەعلەتی خەڵکەوتن
بێگومان وەڵام نەدانەوەی خەڵک بوو. بۆیە وەڵامدانەوەی خەڵک وەڵامدانەوەی خوێندکاران ئەو خەڵکەی کە مافی خوراوە پێمان دەڵێ کە ئەتوانێت ئارامی و ئاسایش بۆ کوردستان بهێنێت و لە دەرەوەی دابینکردنی بژێوی ژیان قەرار نییە بە هیچ پێوەەر و هیچ بیرکردەوە هیچ فەلسەفەیەک ناڵێ ئاسایش سەقامگیرە ئەگەر باری ئابووری خەڵک. دکتۆر ئەگەڕێ مۆڵێ بەڕێزت کاک شەماڵ کۆتا پرسیارم بۆ تۆ کۆمنتمان بۆ هاتووە و حکوومەتی هەرێمی کوردستانیش بە هەمان شێوە ئەوە دەڵێت هەوڵات هەندێک لە هاوڵاتیان دەڵێن کە خوێندکارانی زەنگۆ پەیمانگاکان بۆ گەیاندنی ناڕەزاییەکانیان پێویستە ڕێگایکی تر بگەرنە بەر شەقام لە هاوڵاتیان نەگرن. بۆ نمونەوە ئێستا لەسەر شەشەکەەوە ئەیبینین کە شەقامی سەرەکی سلێمانی تاسلۆجەی گیراوە. ئایا ئێوە هیچ ڕێگایەکی دیکەتان بۆ ماوەتەوە کە بیگرنە بەر تاکو شەقام نەگرن؟ ئەم پرسیارم هەیەوە لە کۆتاییشا پێم بڵێیت بۆ ڕۆژانی داهاتوو ئۆپشاندان بەردەوامی دەبێت؟ سەرەتا بۆ گرنی ئەو ڕێگەیان من پێم خۆشان پەیامە بگەێنم بۆ هەموو ئەو بەڕێزانە کاتێک مامۆسایەکی وانە بێژ ناکرێ موچەکەی پێنایرێ یاخود ناکرێ بە فەرمانبەری گشتی و تەعین ناکرێ حەقا لە جاتی دژمان بوەستێتەوە بێ پشمان بگرێ. کاتێک بەنگزین گرانە بێ لە جاتی دژمان بوەستێتەوە شۆفێرش بێ لەگەڵمانە جادە بگرێ. کاتێک مامۆسایە موچەکەی پێنایەندێ یاخود کاتێک نەخۆشخانەکان ئەکرێن بە ئەهلی لە جاتی ئەوان بێن لە جاتی دژایەتی مامکەن وا باشرە بێن پشگیری ماگوێن تا ئێستا ئەمە بتوانین کارێ بکەین. هەروەها بۆیە بەڵام ئەوانە کە ئەو بەڕێزانی کە ئەو قسانیان کردو ئەو کۆمنتانیان بۆ جەنابتان نووسیوە تەنها کۆمەڵێکن کە خۆیان بە مافخوراوەزان کە ئاڵێن بۆچی خوێنکاران ئەو ڕێی گردووە. ڕاستە ئێمە لەوانەی شتەکەمان باش نەبوو بێ خودکارێکی ڕێی لە کاری خەڵک گربێ، بەڵام ئێمە کاتێک کە ئەچینە بەدەم داگەی زانکۆکانەوە هەر ئەو بەڕێزانن باوەڕ بکە چەنا کەسی ئاسایی هاتووە وتیت هیچ حسابێکتان بۆ ناکەن کە ئێوە هیچ ئەم دەورەتان بینەوە هیچ ڕێیەکتان نیە و حسابێکتان بۆ ناکەن تەناگەتون و تیژی نەبێ. بۆیە لە کاتی گردنی جادە ئەو جادەیە بە تایبەت شەقامی نێوان تاسوجۆ سلێمانی کە شەقامێکی سەرەکیە لە کاتی گردنی ئەوەیە ئەو ڕێگەیە ئیستیحامێکی زۆر ڕوویداوە هۆکاری سەرەکی بۆ گردنی ئەو شەقامە ئەوەیە کەیتە حکومەت لایەنە پەیوەندیدارەکان و دەسەڵاتداران لە ماوەیەکی زۆر کەمە بە خۆیان دابستنەوە. هەر وەکو لە دوو ڕۆژی ڕابردووش ئەو کارەمان ئەنجامدا لە پێش چەندێک لە بەدەم دارگی زانکۆکان هاوارمان کرد کەس بەلامان نەهات، بەڵام هەمووی نیو کاتژمێرمان بەز بۆ گرتنی شەقامەکان بە هەموو شێوەیە لە هەموو شوێنەکان بڵاو بوو ناچار هێزە ئەمنیەکانیان بڵاو پێکرد. ئەمە یەکێ لەوە کارەکان وە کە وای کردو کە ئێمە شەقامەکان بگرین و ئەو بەڕێزانش کە ڕەخنەمان لێگرن ئەبوو ئەوان پشتگیریمانیان بکردایە و کاتێکیش هاتووە ئەڵێ ئەو ڕێی لێ ئێمە گردووە ئەوە کاری ئەو نییە. ئێمە بۆ ڕۆژانی داهاتوو بە پشتیوانی خۆی گەورە هەر بەردەوام بین لە خۆپشاندانەکانمان، بەڵام وەکو بڕیارمانداوە بۆ لە خوێندکاراندا ئەم جارە داواکاریمان جیاوازە و بە هەم بۆ ئەوەی کە ئەو بەڕێزانە سەرێشەی بۆ دروست نەبێ پلانی داهاتوومانەوەی کە چیتر لەمە و دوانە چینە سەر شەقامەکان بەڵکو هەر لە سبەینەوە لە کاتژمێرێشتی بەیانەوە هەردوو دەرگاکان بگرین و تا بایکۆتی سەرتاسایی لە زانکۆکەیە ڕابگەێنی تاوەکو بەم شێوەیە خوێندن پەک بخەین تا لایەنێک هاوکاریمانەکە بەم شێوەیە هەم خوێندەکە پەکەخەین و ئەتوانین بڵین کەوتەیەکمانە بۆ لایەنە دەسەڵاتدارەکان بێنینە سەر مێزی گفتوگۆ یاخود بین لەسەر داواکارەکە هەم بەم شێوە ڕێ لە کەسیش نەگرێ. بەڵام تاکە خاڵێک کە پێم خۆشە ئاماژەی پێبام وەکو هەمومان نەزانین کە خوێندکارانی زانکۆی سلێمانی دوو ڕۆژە بە گروتینێکی زۆرەوە بە هێزێکی زۆر و بە حماسەتێکی زۆرەوە بەژاریان لە خۆپشاندانەکان ناکردو و بەردەوامن لە گرتبوونەوەکانیان کە لەم ڕۆیان لە هەندێک لە زانکۆکانی گەرمیان و لە ناوچەی گەرمیان خۆپشاندانەکان درێژەی پێداوە، بەڵام بەداخەوە بۆ شارەکانی هەولێر و ئەو منتیقانەوە کە بەڕاستی هیچ کەسێک هیچ خوێندکارەکان جموجۆڵێکیان نەبوو یاخود هەوڵێکیان نایەوە. بۆیە داواکارین برای بەڕێزم ئەی خوێندکاری بەڕێز ئەگەر دەرماڵە بدرێت ئەگەر دەرماڵە دابش کرێت پێش من تۆ وەریەگری پێشەوەی من سوودی لێ بینم تۆ سوودی لێ وەرەگری. بۆیە لێرە هاودەنگمان بە ئەگەر ناتوانیت و ئەڵەی من هەڕەشەم لەسەر و ناتوانم جادە بگرم جادە مەگرە، بەڵام گرتبوونەوەیەک بکە بایکۆتی هۆڵەکانی خوێندنکە بەیەکەوە با بتوانین سەرتاسەری بگەین. ئێستاگە من لە ماڵی خۆمەوە کارێک بکەم و بەڵام هاوسێکم لە دژم بۆسێتەوە بەم شێوەیە ناتوانین بگەین بە ئامانج، بەڵام ئەگەر بێت و ماوەی یەک هەفتە تەنیا یەک هەفتە هەموو کوردستان پەکی خوێندن بخات و بایکۆتی دەوامەکان بکە هەمویان ناچان خۆیان بە ناچاری بێن داواکارەکانمان بۆ جێبەجێ بکەن. بۆیە گەورەترین گلەییم لە
خوێندکارانی زانکۆی هەولێر و ئەو دەوروبەرە هەیە کە تا ئیستا ناتوانێت وەکو ئێمە جموجۆڵێکیانە بێت و هاوکارمان برن. بۆیە هیوادارم ئەوانیش بێنە سەر قەناعەتی ئێمە و ئەگەر بە شازی تونی نەوێت تەنها بایکۆتی هۆڵەکانی خوێندن بکەن و کە لە ئێمە لە سبینەوە بە پشیوانی خوا بە بایکۆتکردن بەردەوامە بین هەتاوەکو ئەگەینە ئامانجێک و یەکێک جوابمانایەتەوە و داواکارەکانمان بۆ جێبەجێکرێ. بەڵێ دکتۆر ئەگەڕێ مۆلای بەرەزت کۆتا پرسیارم ئەگەر بە کورتی وەڵام من بیتەوە ئەمەی ئەمڕۆ بینیمان ئایا بێمنەتی دەسەڵات و حکوومەت و لایەنە سیاسیەکان نییە بەرامبەر بە ئەو دەنگدەرەی کە ماڵ بە ماڵ هەمووی مانگێک پێش ئێستا کە ئەگەڕان بۆ کۆکردنەوەی دەنگەکانیان؟ بە دڵنیایی وایە، بەڵام خۆشبەختانە خەڵکی کوردستان وەڵامی دانەوە ئەو بەشداریە کەمەی کە لە هەڵبژاردنەکانەکرا پێمان ئەڵێ کە ئەم میلەتە میلەتێکی وەشیارە، ئەوە جۆرێک و لە خەبات، ینی جۆرێک و لەوەی کە بە توندی وەڵامی دەسڵاتی سیاسی بدەنەوە و ئەگەر قسەیەک لەسەر گەین ئەتوانین بڵێن تا ڕادەیەک شەرعەتی حکومڕانەکان لەقیوە و ئەگەر فریای خۆیان نەکەون بە دڵنیاییەوە کۆتایی سیستەمی سیاسی بەم شێوە بەردەوامی نابێ و خوازیارم تەواوی لایەنە سیاسەکان و تەواوی کۆمەلگای مەدەنی و ڕۆشنبیران و هەموو زانکۆکانی گەرمیان و هەڵەبجە ڕاپەڕین هەولێر سۆران و دۆک وەکو کاکشاڵاوەتی پشگیرێکی معنەوی لانی کەم بکەن. ڕاستە ئەزانین ئەو دەسڵاتێک کە لەوێ دەسڵاتێکی توندە و ئەکرێت هەوڵەکان یەک بخرێت و یعنی هیچی تێناچێت دڵنیای لەوە پارە هەیە. وەڵام شەرم نییە دەسڵاتی سیاسی بۆ شەرمەگالەوەی کە ئیمشەو سەرۆکی حکومەتی هەرێمی کوردستان وەزارەتی دارایی دەست بەرزکەنەوە بڵێن ئێوە حەقتانە، ئێوە مافی خۆتانە و ئەوە باشترین و ئەخلاقیترین سیاسەتە. ئەگەر نەیکەن دەتوانن کپی بکەنەوە، دەتوانن جارش قوتابیان بکەنەوە شوێنەکانی خۆیان، بەڵام لە کۆتایە بزودنەوەی جەماهیری کۆمەلگایی بەردەوامە بێ هەتا نادادی بێت سەمکاری ڕوبەڕووبوونەوە وەستانەوە بەرامبەری دروست دەبێت. بەڵێ سوپاس بۆ میوانەکانی ئەم شەوم دکتۆر حەکیم عەبدولکەریم چاودێری سیاسی کە لە دەربەندیخانەوە لەگەڵم بوویت و بەڕێز شەماڵ لوقمان خوێندکاری زانکۆ و یەکێک لە بەشداربوانی خۆپیشاندانەکانی ئەمڕۆی شاری سلێمانی. سوپاس بۆ بەشداریکردندا، سوپاس بۆ ئێوەش کە تا ئێستا بینەرمان بوون. کاتێک باش.